چانسی بەرکەوتنی ئاسترۆیدەکە بە زەوی لە 0.2 بۆ 3.2 لەسەد بەرز بووە. ناسا دەڵێ ئێستا ئەگەری 3 لەسەد هەیە ئاسترۆیدە لە ساڵی 2032 خۆی لە زەوی بدە. وەگەر بە شارێ بکەوێت تەختی دەکا. و ناسا دەڵێ مە بەرزترین چانسی بەرکەوتنی هەر بەردێک و ئاسترۆیدێکە لە مێژوودا لە زەوی نزیک بووبێتەوە. ژیرم بەخێر بێن بۆ 24+. دەستگای ناسایی ئەمریکی کە لە کۆتاییەکانی 2024 جۆرە ئاسترۆیدێکیان دۆزیەوە بەردێکەوە ناسا دەڵێ بە پێ لێکدانەوە ماتماتیکەکان بێ لە ساڵی 2032 دەگاتە نزیکی زەوی و ئێستا ماتماتیکەکەیان دەڵێ ئەگەری 3 لەسەدی هەیە خۆی بە زەویدا بکێشێ. بەردەکە ئەوەندە گەورە نییە بتوانێت زەوی لەناو ببە، بەڵام ئەوەندەش گەورەیە شارێک لەناو ببە. جا ئێستا زاناکان دەزانن ئاسترۆیدەکە بەرچ وڵاتی دەکەوێت گەربێت و خۆی لە زەوی بدە. وڵاتەکانی ژەمانەن ڤەنەزوێلا، کۆلۆمبیا، ئیکوادۆر، هندستان، پاکستان، بەنگلادیش، ئیثۆپیا، سوودان و نایجیریا. لە مەترسینە وڵاتانە گەربێت و لە ساڵی 2032 ئاسترۆیدی 2024 خۆی لە هەسارەکەمان بدە. لە هەفتەکانی داهاتوو ئەپدەیت لەسەر ئەم ئاسترۆیدە هەبێ لەو ئاکید بن لە 24+ بۆتانیشی دەکەمەوە بۆتانیشی باز دەکەم. ناسا گەنجینەیەکی 4 ملیار دۆلاری دەدۆزێتەوە و دەیکاتە گرانترین گەنجینە تا ئێستا لە دەرەوەی هەسارەی زەوی دۆزرابێتەوە. جا ئەمەی دۆزیویانەتەوە بە ناوی سیلڤەر ماونتنە. بەردێکە ڕووکاری پێشەوەی سیلڤەرە، بەڵام زاناکان نازانن لە چ مادەیەک دروست بووە، دەبێت بیهێننەوە سەرزەوی. بەپێی پێشبینی پشکنینە سەرەتاییەکان بێ دەڵێن مێژووی ئەم بەردە بە نرخە بۆ 4 ملیار ساڵ لەمە بەردەگەڕێتەوە. ئەم بەردە لەلایەن یەکێک لە ڕۆڤەرەکانی ناسا لە سەمەریخ دۆزراوەتەوە. ڕۆڤەرەکە بەردەکەی هەڵگرتووە و لە پلانیداە لە داهاتوو بینێرێتەوە سەرزەوی بۆ ئەوەی پشکنینی زیاتری لەسەر بکرێت. ناسا دەڵێت گەربێت و ئەو مادەیە مادەیەک بێت کە لەسەر زەوی کەم بێ یان هەر نەبێ دەیکاتە گەنجینەیەکی وا بە نرخ وێنای نەبێت. سوودێکی گەورەشی بۆ داهاتووی گەشتی بۆشایی ئاسمان دەبێت. دەتوانن لە ڕێگەی دۆزینەوە و هێنانەوەی ئەو جۆرە بەردانە بۆ سەرزەوی پارەیەکی زیاتریان دەستکەوێت بۆ ئەوەی گەشتی بۆشایی ئاسمان زیاتر بکەن و زیاتر سوود لە هەسارە سوورەکە ئاوەر بگرن و زیاتر شتەی بکەن. ناسا دەڵێ بە هاوکاری پشگیری ئیدارەی نوێی ترامپ بە تایبەتیش تێڕوانینی ئیلۆن ماسک بۆ گەشتی بۆشایی ئاسمان ئێستا چالاکتر و باشتر دەتوانن بزانن لەسەر هەسارە سوورەکە چی هەیە و چی دەگوزارێ تاوەکو ئامادەکاریەکانیان باشتر بکەن. لە دەی داهاتوو یەکەم مرۆڤ بنێرنە سەر خاچی ئەم هەسارە سوورە کە ناوی مەریخە. کۆمپیوتەر وەڵامی ئەوە دەداتەوە کەی مرۆڤایەتی لەناو دەچێت. زاناکانیش دەڵێن وەڵامەکە زۆر لە جێ و پێشبینیەکە جێگی ئەوەیە بەجددی وەربگیرێت. وەبسایتی گریگە ریپۆرتەر نامەیەکی زانستی بڵاو دەکاتەوە لە زانکۆی بریستۆڵ لە بریتانیا نووسرا. لە سوپەر کۆمپیوتەرێک دەپرسن کەی مرۆڤایەتی لەناو دەچێت. پێشبینی سوپەر کۆمپیوتەرەکەش 250 میلیۆن ساڵی دیکەیە، واتە ئەو کۆمپیوتەرام پێشبینی دەکات لە 250 میلیۆن ساڵی دیکە یەکدانە مرۆڤ لەسەر زەوی نەمێنێت. سوپەر کۆمپیوتەرەکە سەرجەم بارودۆخ و گۆڕانکاریەکانی کەش و هەوا و شێوازی ژیانی مرۆڤ و خۆراکی ڕۆژانەی مرۆڤی لە ئۆنلاین وەرگرتووە. هەموو ئەگەرەکانی شی کردوێتەوە لە ماوەی هەفتەیەک دوای چەندین لێکدانەوەی ماتماتیکی گەیشتۆتە ئەو ئەگەرەی ئەو وەڵامەی کەوا پلەی گەرمی زەوی بەرز دەبێتەوە بۆ 40 پلەی سریزی لە هەندێک ناوچە بە بەردەوامی دەکاتە 50 پلەی سریزی کە بە شێوەیەک گەرم دەبێت بەستەڵک و ئاو لەسەر زەوی نامێنێ هەمووی دەتوێتەوە یاخود بە هەڵم دەبێت و 92 لەسەدی ئەو خاکەیە یان ئەو ئاوەی زیندەوەر لەسەری دەژیان لە ناوی دەژێت بە مرۆڤ و ئاژەڵەکان لەبار نامێنن تاوەکو ئاژیانی لەسەر هەبێت. ئەم کۆمپیوتەرە پێشبینی دەکات کەوا خۆر 2.5 لەسەر ڕووناکتر و گەرمتر بێت کە ئەمە شۆکارێکی دیکە زەوی بە شێوەیەکە گەرم دەبێ و ژیانی تێدا نامێنێت. بە کورتی پوختی بەپێی ئەگەرەکان و پێشبینیەکانی ئەو سوپەر کۆمپیوتەرە بێ کە کۆمپیوتەرێکی زۆر زەبەلاح و بەتوانایە تاوەکو 250 میلیۆن ساڵی دیکە مرۆڤ هەر دەمێنێ لە ژیان ڕاستیش بەس خوددا دەزانێ چیمان بەسەر دێ. ژیری دەستکرد کێشەیەکی لە 2 ڕۆژ چارەسەر کرد زانان دەیان ساڵە نەیانتوانیوە وەڵامیان دەستکەوێت. کێشەکە چییە؟ کرمێکە کە نەخۆشی دەگوازێتەوە. جۆرە کرمێک هەیە قەبارەکەی زۆر بچووکە و لە هەمان کاتدا نەخۆشەی کوشندەش دەگوازێتەوە. زانایان نیان دەزانی ئەو جۆرە کرمە بچووکە بەرگریان بۆچی بەرگریان بەرابەر ئەنتی بایۆتیک هەیە. هۆکارەکەش دەیان ساڵە دەستیان ناکەوێت بەهۆی تاقیکردنەوەکانەوە زانایان لە بریتانیا هەڵسان بەو لێکۆڵینەوەانە هەمویان کۆ کردێتەوە بە ژیری دەستکردەکەیان داوە کە گوگڵە لە ماوەی تەنیا 48 کاتژمێر ژیری دەستکردەکەی گوگڵ داتاکانی لێک داوەتەوە هۆکارەکەشی بۆ دیاری کردن. سەرەتا زاناکان باوەڕیان نەکرد پێیان وابوو کەسێک لە گوگڵ بە ئەنقەست هاتوۆتە ناو کۆمپیوتەرەکەیان
سەر بەخۆ ئەو وەڵامی نووسیوە ئیمێڵیان بۆ گوگل کردەوە و لێیان پرسیون کە ئەوان کارێکی ویان کردووە وەڵامی گوگلیش نەخێر بووە ژیری دەستکرد بووە وەڵامی داونەتەوە بێگومان زانکان زۆر دڵخۆشن و دەڵێن ئەمە دەستکەوتێکی گەورەیە نەک بۆ ئێستا بەڵکو بۆ داهاتووی بواری پزیشکی و ئەنتیبایۆتیک ئێستا هۆکارەکە دەزانن دەتوانن بە شێوەیەکی دیکە ئەنتیبایۆتیک لە دژی ئەو نەخۆشیە بەکاربێن کە ئەنجامی پۆزەتیڤی هەبێ و ژیانی خەڵکیش لەو نەخۆشیە و دەیانی دیکەش بپارێزن. هەفتەی ڕابردوو پێشبینیمان کرد ئایفۆنێکی نوێ دێ ئایفۆنە نوێیەکە هات بەڵام ئایفۆن 17 نیە لە ئۆنلاین خەڵکی ناویان لە ناوە ئایفۆنە هەرزانەکە و بێگومان هەرزانترین ئایفۆنی نوێیە ئەپڵ بڵای بکاتەوە ئایفۆنەکەش بە ناوی ئایفۆن 16 ئیە هەمان دیزایانی ئایفۆن 16 هەیە بەڵام یەک کامێرای 48 مگاپیکسلی هەیە کە ئەپڵ دەڵێت دەتوانێت وێنەی 1x و 2x بگرێت پاترێکەی بەشی ڕۆژێ دەکە بە قسەی ئەپڵ بێت لە ڤیددیوەکەی بڵاوی کردەوە فەیس ئایدی هەیە پەنجەمۆر نەما وەکوونەوەی ڕابردووی SE مۆدیۆمی ئەپڵی هەیە بۆ 5G کە یەکەم جارە ئەپڵ بەکاری بێنێ شاشەکەی ئۆلێدا بەڵام ماکسەیفی نییە دوگمەی کامێراشی نییە وەکو ئایفۆن 16ەکانی ئێستا و نرخشی لە $600 دەست پێ دەکات کە تێک ناسان یوتیوبەران دەڵێن ئەمە گرانترین مۆبایلی هەرزانی نوێ لە جیهاندا نرخی $600 بێ کەسی شاشەکەی هەر 6 هرتزە 120 هرتز نییە ئەمەش ئایفۆن 16 ئیە کە ئاپڵ لە هەفتەی ڕابردوو ئاشکرای کرد تاوەکو مانجی 9 ئەم ساڵ چاوەڕوانی هیچ بەرهەمێکی وەکو مۆبایل لە کۆمپانیای ئەپڵ ناکەین. مایکرۆسۆفت دەڵێ بارودۆخێکی نوێی مادەیان دروست کردووە ئەو مادێشیان بەکارهێناوە بۆ دروستکردنی یەکەم کۆمپیوتەری کوانتەم لە مێژووی کۆمپانیاکەیان کە دەتوانێت کێشەی وا چارەسەر بکە سەدان ساڵی پێدەچێت کۆمپیوتەرێکی ئاسایی بتوانێت ئەنجامی بدات. مایکرۆسۆفت چیپێکی نوێی ئاشکرا کرد بە ناوی ماڕۆنا 1 بە ناوی زانایەکیان کردووە کە ناوی ماڕۆنا بووە لە سەدەی ڕابردوو پێشبینی ئەوەی کرد دەتوانرێت بارودۆخێکی نوێی مادە بدۆزرێتەوە بە هاوسەنگکردنی ئەلکترۆنەکان وا دەکەم لە بارودۆخێکی جیاواز و یەکگردا لە سفردا داخل لە پلەی گەرمی سفردا بتوانێت هێزێکی زۆر بە قەبارەیەکی کەم بەرهەم بهێنێ. مایکرۆسۆفت دێتە ڕیزی گوگل و IBM بۆ نەوەی داهاتوو کۆمپیوتەرەکان بە چیپی کوانتەم بەکاربێن. چیپێک بتوانێت ملیۆنان جار لە کۆمپیوتەری ئاسایی بەهێزتر و خێراتر بێت و لە سەدان هزار جاریش لە سوپەر کۆمپیوتەرەکان خێراتر و بەهێزتر بێت. ئەم چیپە نوێی مایکرۆسۆفت هێشتا لە قۆناغی سەرەتاییدا کاراکردنی بە شێوەی ئەکتیف بۆ ماوەیەکی دیکە دەمێنێتەوە بەڵام ئێستا گوگل و IBM دەستی خۆیان وەشاندووە و چیپە کوانتەمەکەیان ئێستا کار دەکەن. پێشبینی دەکرێت لە 10 ساڵی داهاتوو زانکان بتوانن چیپی کوانتەم زیاتر پەرە پێ بدەن باشتری بکەن بتوانن بە بازاری بکەن خەڵکی ئاسایی وەکو من و تۆ سوودی لێوەربگرێت چونکە ئێستا ئەو چیپە کوانتەمانەی هەیە نرخیان ملیۆنان دلار تەنیا کۆمپانیا زەبەلاکان سوودیان لێوەردەگرن بەڵام کێشەکە ژەوەیە تاوەکو ئێستا لە ژیانی ڕاستەقیدا بە ڤیددیۆ تاقیکردنەوەیان لەسەر نەکراوە هەر کۆمپانیا و لە لای خۆیەوە دەڵێ من دروستم کردووە بەڵام کەی تاقیکردنەوەیەکی پراکتیکی بە شێوی ڤیددیۆ بەڵگە دەبینی هەشتا دیار نیە. شێفێک لە ژاپۆن ئامادەیە $665 بداتە کڕیارێک تەنیا بۆ ئەوەی بزانێ بۆچی خواردنەکەی نەخواردووە وەکو خۆی جێی هێشتووە ئایا بەدڵی نەبوو یان کێشەکەی چی بوو چونکە ئەمە بە سوکایەتێکی گەورە لە کللتوری خۆراک لە ژاپۆن دادەنرێت ئەم بابەتە لە تویتەر یاخود یەکس لە هەفتەی ڕابردوو تەقیەوە هەموو دنیا بازباسی ئەو خۆراکە بوو کەوا جۆرە خۆراکێک هەیە لە ژاپۆن پێی دەڵێن ئەڕامێن کە بگومان من نازانم چی تێدایێت تەنیا هێلکەکەم ناسیەوە لە شاری تۆکیۆ لە یەکێک لە دوکانەکانی سەرشەقام کە خۆراکی خێرا دەفرۆشێ کەسێک دێتە لای ئەو شێفە و داوای ئەو خواردنە دەکەن بەڵام ماوەیەک دادەنیشێ و خواردنەکەش ناخوە دەڕوە خاوەن دوکانەکەش دەبینێ کارێکی وای کردووە بانجی ئەو کابرایە دەکات پێی دەڵێ کاکە 100,000 یێنت پێ دەدەم بەس پێم بڵێ بۆچی خواردنەکەت نەخوارد کێشەی چی بوو جا پیاوەکەش دیارە هەر وەڵامی نێداوەتەوە بزانێ کێشەی هەبووە دڵی شکاوە چی بەسەر هاتووە یەکسەر ڕۆشتووە شێفەکە لە ئۆنلاین ستۆریەکەی بڵاو کردوێتەوە دەڵێ 100,000 یێن کە دەکاتە نزیکەی $665 پێیدا هۆکارەکەم پێ بڵێ هەر پێی نەوتم بەڕاستی ڕۆژێکی ناخۆشە لە ژیانم تا ئێستا یەکەم جارە کەسێ بێتە لای من خۆراکی من نەخوا تەنانەت وەکو خۆشی بەجێ بێڵێ تەنانەت ئەو پیاوە پارەشی هەرداوە. تەنکترین مۆبایلی نوشتاوی جیهان ئەمەیە ئۆپۆ مۆبایلێکی دروست کردووە دەڵێنکەوە هەندێک کێشەشی هەیە بەڵام لە ڕووی تەکنیکیەوە توانیوێتی داهێنانێ بکە لە بواری فیزیە مۆبایلەکە 8.9 ئینچ ئەستورە بەداخراوی کە 3 شاشە و پاتریش لە خۆ دەگرێت تەنیا 229 گرامیشێت دەڵێن
ئەو مۆبایلە لە ئایفۆنێکی ئاسایی تەنکتر دەکە ئایفۆن یەک شاشەش ئەمە سێ ئایفۆنێکی ئاسایی تەنیا 2 گرام لە مۆبایلە سوکترە کە ئایفۆن یەک شاشەوێ و ئەم مۆبایلەش سێ جا ئەو مۆبایلە خاوەنی ڕامی 16 و سەرجەم شاشەکانەوە تا سێ شاشەی 120 هرتزە ئۆڵێدا سێ کامێرای لە دواوە هەیە و کامێرایکی بێگومان لە ناوەڕاست شاشەکەشەیە کە پێ دەوترێت هۆڵ پەنچ مۆبایلەکەش بڕیارە لافتەکانی داهاتوو لە تەواوی جیهان بڵاو بکرێتەوە. مۆبایل لە سێ شاشەکەی هواوەی ئێستا لە جیهاندا بڵاو کرایەوە بەردەستە بە نرخی چەند 3500 یۆڕۆ کە دەکاتە 4,800,000 دیناری عراقی و 3600 دلاری ئەمریکی. بۆچی واگرانە؟ چونکە مۆبایلە یەکەم مۆبایلی سێ شاشەیە گەر بکرێتەوە لە جیهاندا بەکراوەی دەبێتە 10.2 ئینچ بە دوو شاشە 7.9 ئینچە بە یەک شاشە 6.4 ئینچە. ئەم مۆبایلە خاوەنی 16 گیگابایت ڕامە تێراباتێ ستۆرێجە هەرچەندە نرخی گرانە بەڵام پێشبین دەکرێت لە داهاتوو نرخی ئەو زۆرە مۆبایلە بشکێ و ڤێژنی هەزانتر لێ دروست بکرێت وەروە مۆبایلانە مشتاوەکان بە تایبەتی دەیانەیە ببنە ئایپاد ڕێگەەوە ئایپادێ من لە دەستمە بەڵام کێشەیەکیان هەیە کێشەکەشیان چیە مۆبایلانە کە دەکرێنەوە دەبنە چوار گۆشە کاتێک تۆ سەیری ڤیددیۆ دەکەی دیدی هەر بە بچوکی نیشان دەدا وەکو ئایپاد نییە کە تۆ پانترە و لا کێشەیترە ڤیددیۆکەت بە گەورەتر نیشان دەدا. هواوی تاکە کۆمپانیا دەڵێ منەو کێشەیەم چارەسەر کردو چونکە کردومەتە سێ شاشە بە شێوەیەک لا کێشەیە و چارگۆشەی نەماوە کە خەڵکی سەیری ڤیددیۆیەک دەکات سەیری بەرهەمێک دەکات چۆن دەڵێ بلاک بارەکان یاخود دوو خەتە ڕەشەکەی سەر و بنی ڤیددیۆکان کەمتر نیشان دەدرێت و ڤیددیۆکە گەورەتر دەردەکەوێت بەڵام ئەم مۆبایلە نرخی زۆر گرانە و 3600 دلار تا ئەو ئێستا پێشبین دەکرێت نزیکی 1500 بۆ 2000 کەس ئەم مۆبایلەی پری ئۆردەر کردوێ کە پارساڵ ئاشکرای کرد بەڵام ئێستا لە تەواوی جیهان بەردەستە لافتەکانی داهاتوو بزانی چەندی لێ دەفرۆشێ و چەند کەسە پارەیە زۆری پێدەدام بۆتانی باز دەکەم. مێتا ئامادەیە ملیاران دلار خرج بکە بۆ ئەوەی کەیبڵی ئینتەرنێت لە نێوان وڵاتەکانی ئەمریکا، برازیل، ئەفریقای باشوور، هیندستان دروست بکە. جا بۆچی ئەو کارێک کردووە بە ئەم شەڕی ئینتەرنێتان بۆ باز بکەم. شەڕی ئینتەرنێت دەبەستم چییە؟ ئێستا یەکە لە کۆمپانیەکانی وەکو مێتا، مایکرۆسۆفت، گوگل، تەنانەت کۆمپانیای چینیەکان، کۆمپانیا ئەوروپیەکان بە تایبەتیش هواوی لە چین ئێستا هاتوۆتە ئەوروپا و ئاسیا هەر هەمووی دەیانەوێت کێبڵێکی گەورە و زەبەلاحی ئینتەرنێت بەسەرجەم وڵاتەکان لەژێر ئاودا ڕوو بکەن وەروە وڵاتەکان بێکە و بستنەوە هەر کەسە و ئینتەرنێتی خۆی بڵاوکاتەوە چەندە ئەو ئینتەرنێتی کەەوە مەسەرە مێتا بەنیازە بڵاوی کاتەوە هەموو ئینتەرنێتی پێدەکرێتەوە مەسەرەن بەس مێتانیا بەڵام شەڕەکە شەڕی داتایە. هەریکە لە کۆمپانیا ئەمریکیەکان ئێستا ڕکابەرێکی گەوری کۆمپانیا چینیەکان بە تایبەتیش هواوی کە باسم کرد حکوومەتی چین ڕاستەخۆ سەپۆرتی هواوی دەکەم بۆ ئەوەی هێڵی ئینتەرنێت لە تەواوی جیهان بەردەست بخە بە ڤێژنی چینی بۆ ئەوەی هەر شتێک کاتێک کە من و تۆ ئینتەرنێت دەکەینەوە ئەو داتای لە ئینتەرنێت دەیبینین تێکستە وێنەیە ڤیددیۆیە چاتە قسەکردنە تەلەفۆنە هەر شتێکە بە ئینتەرنێتی چینی تێپەڕێ مێتا دەیەوێت بە ئینتەرنێتی مێتا تێپەڕێ مایکرۆسۆفت دەیە بە ئینتەرنێتی مایکرۆسۆفت تێپەڕێ قازانجەکەشیان چییە؟ بێگومان فرۆشتنی ئەو داتایانەیە و وەروە وەرگرتنی ئەو پارەیە کەوا کۆمپانیەکانی دیکە لە وڵاتەکان یاخود کۆمپانیا لۆکاڵەکان سوودی لێوەربگرن. ئێستا شەڕی ئەوەیە چێ ئینتەرنێتی کەیبڵ لەژێر دەریاکان زیاد دەکەن. مێتا دەڵێ زیاتر لە 12 ملیار دلار تەنیا لە یەک ساڵدا خەرج دەکات بۆ ڕاکشانی ئەم ئینتەرنێتە زەبەلاحا و چەندین کیشوەر بێکەوە دەبەستمەوە. ئێستا گوگل لە ژمارە یەکە، مایکرۆسۆفت لە ژمارە دووە، کۆمپانیای هواوی چینی لە ژمارە سێ گەر بێت و مێتا پلانەکەی بە تەواوەتی جێبەجێ بکە مێتا دێتە ژمارە 4 گەورەترین هێڵی ئینتەرنێت لە تەواوی جیهان بەردەست دەخەن. ژیری دەستکرد ئێستا دەتوانێت یاری دروست بکە. بەڵێ مایکرۆسۆفت ژیری دەستکردێکی نوێی ئاشکرا کرد بە ناوی مووس کە دەتوانێت گەیمپڵەی یاری دروست بکە بەو شێوەی تۆرت. با بۆتان شیکەمەوە ئەم مووسە چییە؟ خۆی دروستکردنی یاری بە ژیری دەستکرد شتێکی نوێ نییە بەڵام ئەمەیان شتێکی زۆر نوێیە. بۆچی؟ تۆ لە جیاتی ئەوەی یاری هەڵبژێری کە لە ئۆنلاین چی بەردەستە بیکەی دەتوانانی بەم ژیری دەستکردە بڵێ من یاریەکەم دەوێ بۆ نمونە کاپنەکەی فلان کەس بێ پاڵەوانەکەی فلان کەس بێ فلان ترچی لەبەر بێ لە فلان وڵات بێ بۆ نەتوانانی بیکەیتە سێتینگێکی کوردی بڵێ پێشمەرگەیەک چەچی لێ دەست بێ شەڕ لە دژی داعش دەکەم شوێنەکە بیکە بۆ نمونە مەخمورە شنگالە هەر شوێنەکە دەتەوێت بیکە ئەو شوێنە ڕەنگی شوێنەکە با بەو شێوازە بێ یاریکردنەکەش بەو شێوازە بێ ئەم میوزیکەش بەکاربێت تۆ بە تێکست ئەم شتە دەنووسین ژیری دەستکرد وەکۆ ڤیددیۆی دەیبینن ڕاستەوخۆ بۆتی دروست دەکەم بەو تێکستی کە تۆ پێتدا واتە ئەو یاریەت بۆ دروست دەکات کە تۆ دەتەوێت ئەمە یەکەم جارە لە مێژووی ڤیددیۆ گەیم شتی لەو بابەتە دروست بکرێت. مایکرۆسۆفت دەڵێ ئەم پلانیان بە ناوی مووسە
لە ڕێگەی Xbox و پلتفۆرمی PC سەرەتا بەردەستی دەخن هەرچەندە ئێستا لەژێر تاقیکاریە چەند لینکێکیان لە ئۆنلایندا ناوە خەڵکی دەتوانن خۆیان ناونووس بکەن بە شێوەیەکی سەرەتایی لە مانجی داهات و تاقی بکەنەوە بەڵام دەڵێن ئێستا یاریەکان تەنیا 7 چرکە بۆ 8 چرکێ بەڵام پلانی مایکرۆسۆفت وایە لە داهات و بەتابەتی 10 ساڵی دیکە ئیدی گەیمەران خەڵکی حەزیان لە چ یاریەکە بە تێکەس دەینووسی منەوە یاریم دەوێت ئیدی کۆمپیوتەرەکە و یارێت بۆ دروست دەکەوت تۆ دیارێکە دەکەیت واتە ژیری دەستکرد لەوانەیە بە سەدان هزار هەلی کاری دنیای دروستکردنی ڤیددیو گەیمیش بێگومان نەهێڵێت بەهۆی ئەوەی کەوا خەڵکی بە ئاسانی لە ماڵەکەی خۆیان هەر یارییان بووە بە کۆمپیوتەر دروستی بکەن و یاریەکەشی پێ بکەن پێویست ناکە هیچ شێ بزانێت تەنیا تێکستەکە دەنووسێ ئەم بابەتە لە ئۆنلاین بە تایبەتی لە جیهانی تەکنەلۆژیا ڤیددیو گەیم دوو کاردانەوەی لێکەوتەوە لە مەفتێ یەکەمیە مایکرۆسۆفت دەڵێن کارێکی باشی کردووە لەبەرەوەی داهێنانەچنی لە واریشی دەستکرد بەڵام بەشتێکی زۆریش دەڵێن کە داهێنانێکی خراپە یەک دروستکردنی ڤیددیو گەیم یان دروستکردنی هەر بابەتێکی تەکنەلۆژی پێویستی بە هەلی کارە خەڵکی بتوانێت دروستی بکات دوو خەڵکی تەمبەڵ دەکات لە بواری پرۆگرامینگ لە بواری دیزاین لە بواری میوزیک کەوا ژیری دەستکرد ئەم کارانە هەر هەمی پڕ دەکاتەوە جا چی بەسەر دێم لە داهاتوو بۆمان بەدیار دەکات هەر قسەکردن لەسەر ژیری دەستکرد کۆمپانیای ئەدۆبی لە پرۆگرامی فایرفلای ئینسێرتی ژیری دەستکرد بە ڤیددیو زیاد دەکات جا ئەمەشتان بابۆشی کەمەوە چۆن بەکاردێ فایرفلای پرۆگرامێکی نوێ لە بواری دروستکردنی ڤیددیۆ بە ژیری دەستکرد لەناو ئەدۆبی بەکاردەهات بەڵام ئێستا کارەکە لە وێنە بۆتە ڤیددیۆ ڤیددیوانە دەیبینن هیچی ڕاستی نییە ئەمانە ئینسێرتن بۆ لە من مۆنتاژ دەکەم خەریکی مۆنتاژی بەرنمەیەکم پرۆگرامێکم ڤیددیۆی سۆشەڵ میدیا پێویستم بە هەندێک دیمەن هەیە کە پێی دەوتری ئینسەر لەسەر ڤیددیۆکانی خۆم دای بنێم ئەو ڤیددیوانە لەوانە دەستم نەکەوێت لە ئۆنلاینش کۆپیڕایتە چی دەکەم بە ئەدۆبی فایرفلای دەڵێ کاکە ڤیددیۆیەکم دەوێت بۆ منە ماسێک لەناو ئاوە شێرێکە هاوار دەکەوت دیمەنێکی شارێکم دەوێت شاری هەولێر سلێمانی چزانم گۆی زەویم دەوێت یاخود دیمەنێکی ئەبستراکتم دەوێت تەواو هوەریم دەوێت شاخێکم دەوێت ژیری دەستکرد ڤیددیۆیەکت بۆ جنڕیت دەکات بۆ دروست دەکات بە شێوەی ئینسێرت بە کوواڵەتی 4K HDR واتە پێویستی بە کوواڵەتیش بەرش بە بەرز دەکەم ئەم ئینسێرتانە کۆپیرایتشی لەسەر نییە لە ژیانی ڕاستەقینەش بوونی نییە تۆ دەتوانین لە ڤیددیۆکەی خۆت بەکاری بێنێت ئەم بابەتەش لە ئۆنلاین کە هەفتەی ڕابردوو ئەدۆبی زیادی کردووە دوو ڕخنەی دوو بۆچوونی جیاوازی لەسرە یەکەمیان بێگومان خەڵکی زۆر بەدڵیانە لەبەرەوەی پێویست ناکە ئیدی پارە بە ڤیددیۆ بدەن ڤیددیۆ بە خۆڕای دەتوانن ڕێگەی ژیری دەستکرد دروستی بکەن و ئیدی بۆ مۆنتاژەکانی خۆیان بەکاری بێنن بەڵام کێشەیەکی دیکەی دروست کردووە ئەویش ڤیددیۆی فەیک بۆ نمونە بۆ کاری دۆکیۆمنتاری یاخود دۆکیۆ فیلم بە هیچ شێوەیەک نابێ ئەم دیمەنانە بەکار بێت چونکە ئەم دیمەنانە لە ژیان ڕاستەقینە بوونی نییە ڕاستە شێوەیان بە تایبەتی ئەم چیایە زۆر بەڕاستی دەچێت بەڵام لە ژیان ڕاستی نییە کۆمپیوتەر دروستی کردووە بەڵام بۆ هەندێک حاڵەت بە تایبەتیش بەکارێنانی دیمەنی بۆ نمونە ئاژەڵە دیمەنی ئەبستراکتە دیمەنی هوەریە دەڵێن پێشکەوتنێکی زۆر گەورەیە بە تایبەتی لە بواری ئیدیتینگ و دەڵێن بە هیچ شێوەیەک نابێت لە بواری فیلم و فیلم سازیش ئەم دیمەنانە بەکاربێت چونکە قیمە و نرخی بواری فۆتۆگرافی و ڤیددیۆگرافی زیاتر دادەبەزێت بەرواری بڵاوکردنەوەی وەرزی دووەمی زنجیرەی Last of Us ئاشکرا کرا لە 13 مانجی 4 بڵاو دەکرێتەوە بڕیاریشان داوە لە 4 وەرز کۆتایی بە چیرۆکی Last of Us 2 بهێنن Last of Us 2 چییە؟ Last of Us 2 یاخود پارتی دوم یەکێکە لە بەناوبانگی ڤیددیۆ یاریەکان تاوەکوێستا لەسەر پلیستیشن بڵاوکرابێتەوە ئێستا لەسەر کۆمپیوتەریش بەردەستە چیرۆکەکەی باسی قیامەتێک دەکات واتە کۆتایی هاتنیشی جیهان دەکات کەوا جۆرە ڤایرۆسێک یاخود زۆرە کەڕوویەک بڵاو دەبێتەوە کەوا خەڵکی وەکو زۆمبی لێ دەکەن بەڵام چیرۆکێکی لەناو ئەو جیهانە گەورەیە فۆکس دەخرێتە سەر چیرۆکی کچێک و پیاوێک کەوا بەناو ئەم جیهانە تێپەڕ دەبن بە دوای چارەسەر دەگەڕێن خوێنی کچەکە چارەسەرە بەڵام پیاوەکە لەوانەیە ئامادە نەبێ خوێنی کچەکەی ببەخشێت تاوەکو ژیانی ملیۆنان کەس ڕزگار بکات ئاسەفەت چیرۆکێکی زۆر دراماتیک و سینەمایی هەیە لە یاریەکان خەڵاتی یاری ساڵی وەرگرت لە بەشیەکەم لە بەشی دەمەش یاری وەکو یاری ساڵ دەست نیشان کرا خەڵاتی باشترین یاری پێدرام کرایە زنجیرەی تەلەڤیزیۆنی وەرزی یەکەمی تۆنی خەڵاتی بەدەستیان لە خەڵاتەکانی ئێمی و ئەم ساڵیش لە مانجی 4 وەرزی دومی بڵاو دەکرێتەوە بەڵام جیاوازەکە چیە بەشی دووەمی یاریەکە 40 کاتژمێر بوو پێست بە 40 کاتژمێر بوو یاریەکە ببڕیت و یاریشی جوجێش بوو وەرزی دووەمی زنجیرەکەش دەڵێ بە تەواوی پارتی دووەمی یاریەکە ناجێڕێتەوە بەڵکو پێویستیان بە 4 وەرزە تەنیا چیرۆکی وەرزی دووەم بجێڕنەوە واتە تاوەکو بەلایەکی 6 ساڵ 7 ساڵی دیکەم هێشتا و زنجیرەیە هەر دەمێنێ بێمە لای فیلمێکی دیکە بە ناوی فیلمی مەیمونەکە جیهانی تۆقاندووە دەڵێن یەکێکە لە فیلمە هەر تۆقینەرەکان لە هەمان کاتدا فیلمێکی تۆزە کۆمیدیشە خود کۆمیدیای تاریکە فیلمەکە لە چیرۆکێکی ستێفن کینگ وەرگیراوە باسی دوو برای دوانە دەکەم
دەکەونە داوی بووکەڵەیەکی مەیمون کەوا تەمەنی ئەو یاریە نزیکەی 20 ساڵێک دەبێت بەڵام لە ماڵەکەیان فریان داوە هەر کەسێکی دەستی لێ بدا بێگومان شتێکی خراپی بەسەردە. فیلمی دەمەنکی نمرەی 77 لە سەدی لە مێتاکریتیک وەرگرتووە ئێستا لە سینەماکان نمایشە بۆچنی ڕخنەگرانجستەوە فیلمە ئەوەیە بەڵام چیرۆکەکەیان زۆر بە جوان لە ڕۆمانەکە وەرگرتووە. بەڵام پرکنز کە دەرهێنەری ئەو فیلمێ دەڵێن دەستکاریەکی چیرۆکەی کردووە تۆزێک کۆمیدیای زیاد کردووە واتە ڕخنەی لە جیرابە کە تۆزێک کۆمیدیای تاریکی زیاد کردووە بەڵام بەگشتی ڕخنەگران دەڵێن فیلمێکی تۆقێنەرە بە پێشنیازی دەکەن خەڵک لە سینەما بیبینێ لەگ لە ماڵەوە لەسەر شاشەی تەلەڤیزیۆن. خۆشەویستان 24 پلسم پێشەشکردن تا هەفتەی داهاتوو بەخوای گەورتان سپێرم خوداتان لەگەڵ.